کە باس دەواکەین لەگەڵەوەی لە ڕابردوودا لە کەرکووک ماستەر پلان نەبوو بەڵام لە ئێستادا پرۆژەیەک گەڵاڵەکراوە بۆ دانانی ماستەر پلان کە لەلایەن شارەوانی کەرکووکەوە جێبەجێ دەکرێت. سەرپەرشتیارانی ماستەر پلانی کەرکووکی ژەڵێن ئەو پرۆژەیە نەخشەدانانە لە بواری خزمەتگوزاریدا بۆ کەشەکردنی کەرکووکە بۆ 15 ساڵی جاهاتووە توانرێت سوودی لێ ببینرێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دکتۆر مازن عەبدولوەهاب سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی کەرکووک دەکەین کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. دکتۆر مازن سڵاوت لێبێت. ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم دانانی ئەو ماستەر پلانە بۆ شاری کەرکووک سوود لە چی وەرگیراخت پشتی بە چ پێوەرێک بەستووە؟ سەرەتا زۆر سوپاسان دەکەم بۆ ئەم درفتتان ڕێخساندم. زۆر سپاسان دەکەم بۆ ئەم درفتتان ڕێخساندم بۆ تەوزیحی بۆ باسی ماستەر پلان بکەین. زۆر سپاس دەکەم بۆ بەنێرانی بەڕێزانەکەم. ماستەر پلان زۆر گرنگە بۆ لە ئێستاکەوە حتا 15 ساڵی داهاتوو لە هەموو تشتە چیمان گەرەکە بێت چونکە دانیشتوانی زیاد ژمارەی دانیشتوان زیاد دەبێت و لە ئێستاکەوە خۆمان حازرەکەینەوە بۆ زیادەی دانیشتوان و چی پێویستیان گەرەکە بێتەوە لە ئێستاکەوە حتا 15 ساڵ. بەڵێ باشە ئەم ماستەر پلانە بە شێوەیەکی گشتی کام پرۆژانە لە خۆ دەگرێت؟ ئەمە زۆر گرنگی ئەم ماستەر پلانە لە هەموو لایەنێکی هەیە، یعنی لە بۆنەی ئابووری و کۆمەڵایەتی لەگەر خستەخانە و قوتابخانە و جادە و بێجگەڵە خانوەکانش، یعنی تقریبا بڵێن 175,000 خانۆ حازرەکەینەوە لە ئێستاکەوە حتا 15 ساڵ. دا 5 ئیلا 10 خستەخانە. بەڵێ کاک مازن بێزگە لە جادە و باخچە و تشتەکانیان. باشە کاک مازن ئەو ماستەر پلانی کە داتان نا بۆ پارێزگای کەرکووک دەتوانرێت بۆ چەند ساڵ سوودی لێوەربگیرێت؟ قزانی جێبەجێ بکرێتەوە؟ بەڵێ مەبەستم ینی تا چەند ساڵ توانرێت لەسەر و ماستەر پلانە نەخشە بۆ پارێزگای کەرکووک بۆ گەڕک و شەقام و بیناکان دابنرێت؟ خوشکەی بەرز ئێستا ئەمە ماستەر پلانە بڵاو بوو بۆ 2 مانگ. لەو 2 مانگە خەڵکی هاوڵاتی کەرکووک لەگەر دەواری دەوڵە و مؤسساتی حکوومەت و ئەو تشتانە هەمویان لەم 2 مانگە چیمان هەیە ئەم نەخشەیە بە نەختی زیادی جوانتری زیادی کەینەوە، کێ ئەترازێکی هەیە، کێ مقتەرەحاتێکی هەیە، کێ تشتێکی هەیە با دێتەوە لەم 2 مانگە ئەنووسرێ بۆ شارەوانی کەرکووک. لە شارەوانی کەرکووک ئەمجارە دوای 2 مانگە مانگێک دانیشترێتەوە هەمیسان سێرەکەین ئەو تشتە ئەوەی لە بیرمان دەرچووە ئەوەی لە حیساباتی ئەو بەمان نەکردووە چونکە هاوڵاتی کەرکووک مەگە خۆیان دەستیانش هەبێتەوە کە شارەکە جوان بکەینەوە. باشە کاک مازن مەبەستی من لەوەیە بوو ینی ئەو ماستەر پلانی کە دائەنرێت بۆ ماوەیەکی دوورمەودا بە دڵنیایی دائەنرێت ئەتوانرێت بۆ ماوەی چەند ساڵ ئیشی لەسەر بکرێت نەک ئەوەی چەندێکتان کات دانا بۆەوەی بدای بڕێژن. ئەمە خوشکەی بەرز من چۆنە ئەمە هەر 5 ساڵ خۆی داخستراوە حتا 15 ساڵ خۆی لە ئەسڵا 20 ساڵ بێتەوە بەس هەر 5 ساڵ ئەبێتەوە ئیعادەیە بکرینەوە. سێرەکەین ئەم 5 ساڵات چی لێ هات باشە لەسەر جێبەجێکردنی باشە یان خراپە، ئەگەر باشە تەکمیلەکرێتەوە، ئەگەر خراپە نەوەڵا هەمیسان ئەگەڕێنەوە بۆ سێرەکەین چۆنە بێتەوە. ئەمە حەزەکەم بە گرنگی ماستەر پلانەکە بە نەختێوە زیاتر دیاریکەم وەکو خانوویەکە 4-5 نەفەری تایە دای 5 ساڵ 10 ساڵتر ئەم 5 ساڵە ئەم 5 نەفەرە ئەبنە 10 یانش ئەبنە 15 ئەو خانووە بەش ناکات مەجبوری خاوەن ماڵچیەکاتەوە یا خانووکە گەوراکاتەوە یان مەجبورە ئەڕواتەوە بۆ شوێنێتر ماڵێتر گەورە. فئیستا ئێمەش دانیشتوانی کەرکووک لە ئێستاکەوە
لە ئێستا تقریبا ئێڵم بڵین ملیۆنێکە تقریبا ملیۆنێک چەندێکە بە دوای 15 ساڵ ئەبێتە 2 ملیۆن. ئەم 2 ملیۆنە وەکو ئەو خانەوە بچووکە گەورەی گەرەکە بۆیە ئەو گەورە بوونا یارمەتی حیساباتی ئێمە بکەین فریا ئێمە خۆمان بکەینەوە ئەم 2 ملیۆنە چەندێ پێویستیان ئەکاتەوە بۆ سەوزایی بۆ عەرد بۆ مەکتەب و قوتابخانە و مستەشفا و ئەو تشتانە و جادە و تشتەکانیانە بێجگەڵە خانوەکە گرنگی ئەم ماستەر پلانە ئەم تشتانە فریا ئەکەوێتەوە بۆ 15 ساڵ. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەو ماستەر پلانە کام ناوچانە لە خۆیەگرێ بە دیاریکراوی هیچ ناوچەیەکی کەرکووک دەستنیشان کراوە یان بە شێوەیەکی گشتی هەموو ناوچە و کوچە و کۆڵانەکان و ناوچە تازەکانی کەرکووکیش دەگرێتەوە؟ بەڵێ بەڕاستی لە هەموو لایەنێکی کەرکووک گەورە بێتەوە یان نەڵێتی لەلایەکی لە هەموو لایەکی گەورە بێتەوە ئەبێتە وەکو خڕ ئەیکەینەوە تقریبا جادەکانمان ئێستا 2 جادە 3 جادەمان هەیە ئەبێتە خڕ حتا بگاتەوە ینی جادەکان و هینەکانە بۆیە کە جادەی کە خڕت کردەوە لە هەموو لایەنێکی دیارەکەوێ لە هەموو لایەنێکی زیادە بێت. بەڵێ دکتۆر مازن توانین بڵێن تا چەند ئەو ماستەر پلانی بۆ پارێزگاکە دانرێ دەتوانێت ئەو کێشانە چارەسەر بکات کە لە پێشترا لە پارێزگاکەدا هەبووە؟ ببوورە گومری نەبوو باش. ئەو ماستەر پلانی کە لە ئێستادا و پرۆژێک کە گەڵاڵەتان کردو بۆ دانانی ماستەر پلانێک تا چەند نەتوانێت ئەو کێشانی کە پێشتر لە خزمەتگوزاری پارێزگاکەدا هەبوو لە ئێستادا چارەسەری بکات؟ هەندێ هینە هەبوو زیادە بوو بەڕاستی ینی ینی بڵین ئیسا زیاتر ئەبێتەوە پرۆژەکان زیاتر ئەبێتەوە ئەم جارە ئەم پرۆژانە وەکو ئەڵەی نەخشەیەکی تا ینی با شتێکی با نەختێ نزیکی کەم وەکو بڕڵینەوە بگەڕێنەوە بۆ ئەو خانوە بچکە بێ نەخشە کەس ئەتوانێ خانوو بکات ڕاستە جارە من پرسیار دەکەم بێ نەخشە کەس ئەتوانێ خانوو بکات ناتوانێت. باشە تەواو ئێستا ئێمەش تقریبا نەخشەمان نەبوو هەبوو لە 1975ەوە 1975 حتا 2000 نەخشەیەکمان هەبوو ئێستا ئەو کۆم بوو. ئێستا ئەم نەخشە تازەیە وەکو نەخشەی خانووە لە ئێستاکەوە حتا 15 ساڵ ئەم نەخشەیە جێبەجێکەینەوە. ئەمە چۆن نەبێتەوە ینی دروست ینی جێبەجێی ئەم ماستەر پلانە ینی ئاسان نییە. باشە دکتۆر هەڵبەتە پێشتر چی دێتەوە هەمومان هاوڵاتی کەرکووک هەمووی دەست بە دەست نەبێ هاوکاری یەکتری نەکەین ئەم ماستەر پلانە جێبەجێ نابێت. باشە دکتۆر هەڵبەتە مەبەستەکەی ئێمە کە پێشتر هەم لە ڕووی ڕێگاوبانەوە هەم لە ڕووی خوێندنگە و چەند لایەنێکی دیکەوە لە کەرکووک کێشە هەبووە لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ هاوڵاتیان ئەم ماستەر پلانە دەتوانێت تەواوی ئەو کێشانە چارەسەر بکە؟ ئەمە ئەزانی وەکو چییە بێتەوە ئەزانێ ینی ئەم نەخشەیە پێشانەدات ینی یەک مشکلەکان ئەمە ینی پرۆبلەمێکی کێشەیەکمان هەیە ئەلێرە دیارە ینی جێبەجێ ئەکاتەوە ئەم بڵێن ئەم کێشەیە لێرە هەیە ئەم کێشەیە لێرە هەیە تەرتیبی ئەکاتەوە پێی بڵێن. باشە دکتۆر بابەتێکی دیکە ڕەنگە هەندێک کات لە ماستەر پلانە لەو پرۆژانەی کە بۆ خزمەتکردنی ناوچەکان دەستنیشان دەکرێت کامیان گرنگترینە و کامیان لە پێشترە و کامیان بۆ هاوڵاتیان گرنگدا ئەو پرۆژانە جێبەجێ دەکرێت لەم ماستەر پلانەیە بیر لەوە کراوەتەوە یاخود چۆن جێبەجێ دەکرێت؟ بنەمای جێبەجێکردنەکەی چییە لەکردنەوەی با بڵێن نەخۆشخانە لەکردنەوەی شەقام ڕێگە و بانەکان لەسەر چ بنەمایەک سەرتا دەست بە کام بابەتە دەکرێت؟ لە هەموو لایەنێ دەست پێکاتەوە بەڵێ ینی بڵێن ئیستا ینی قوتابخانە پێویستیمان بۆ قوتابخانەیە بەڵام عادمان نییە چونکە عادمەکانی تەواو بۆ هینەکە ماستەر پلانەیە لە هەمووی گرنگترنەوە هین ناوی چیە پێ بڵێن قوتابخانە دوایی سنتەری تەندروستیەکان
دوایی بۆ خستەخانە ئیتر ئێمە چیەکەینەوە لەگەر شارەوانی کەرکووک لەگەر مەحافەزەوە لەگەر نەخشەکێشانی کەرکووک تەختی عمرانی ئەمانە دانیشن ئەمە کام پرۆژانە باشترە کام پرۆژانە پێویستیە بێتەوە لەم کاتیان ماستەر پلان تەوزیعی کردووە هەر 5 ساڵ مەرحەلەیەکانی هەر 5 ساڵ مەرحەلەیەکە دوای ئەو مەرحەلەیە زیادە بێتەوە دوای 10 ساڵەکە چۆنە بێتەوە ئاوهایانی دکتۆر مازن ئەو ماستەر پلانەی کە داتان دای ئەڕێژن بۆ پارێزگای کەرکووک لەسەر ئەتوانن لەسەر نەخشەی ماستەر پلانی پارێزگایەکی تر شارێکی تر دای بڕێژنیان تایبەتە بێ بە شاری کەرکووک ئەمە تایبەتە بۆ خەشاری کەرکووک باش ئەمە تایبەتە شاری کەرکووک کاتە هەر پارێزگایەک تایبەتمەندی خۆی هەیە ئەمە شەریکەیەکی ئەمە شەریکەی پێڵێن شەریکەی کەرکووک گلۆبڵ لەگەر دارالعومرانی ئوردنی شەریکەی کەرکووک گلۆبڵ ئەمریکیە لەگەر داری عمرانی ئوردنیە ئەو دوو شەریکەیە لەگەر مەحافەزە و لەگەر شارەوانی و لەگەر هەموو مؤسساتی دەولە هەمووی دەواری دەولەی لە کەرکووک هەمووی پێکەوە ئیشیان کرد هەتا ئەم پلانە دەرچوو فئەمە تایبەت بۆ کەرکووکە نابێتەوە بۆ شوێنێتر ینی هین بکرێتەوە ینی ئەم جەماعەتەی کەوا ئیشیان پێ کردەوە لەگەر مەکتەبی ئیستیشاریان هەبوو لەگەر مامۆستانی زانکۆ لەگەرمان هەبوو زۆر ینی بڵێن شارەزای ئەم شارە بوو خەڵکەکەی کەوا ئیشیان کرد لە شارەزای ئەم شارە بوون ینی بڵێن هەمومان بە پێکەوە ئیشمان کرد و بەو جۆرە دەرچوو بۆمان ئەم ماستەر پلانە باشە دکتۆر باست لەوە کرد کە لە ئێستادا بۆ دروستکردنی نەخۆشخانە بۆ دروستکردنی خوێندنگە لە ئێستادا پێویستمان بە زەوی هەیە هاوکاریەکان چین بۆ پێدانی زەوی یان بە شێوەیەکی گشتی هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لە چه ئاستێکدا دەبینیت؟ خوشکە بەرز ئیسا ئێمە لە کاتی ئیعلانین بڵاوبوونی ماستەر پلانە ئیستا چێ هینی هەیە اعترازی هەیە مقتەراحی هەیە دێتە بۆ شارەوانی لە شارەوانی ئەنووسێ هینەکەمان ینی ئەمانە دوای مانگێک دانیشین ئەمە یەک مشکلەکە کێشەکان حەلەکەینەوە لە ئیستاکە ناتوانم پێت بڵێم حتا بزانم چونکە چەندێک اعترازات دێتەوە چەندێک هینەکاتەوە ئەمە تەبعاً خەڵکەکە خۆی هاوکاریمان بکات پێکەوە ئەم شارە جوانەکەی دکتۆر مەبەستم لە حکومەتە زۆر هیوادارم دکتۆر مەبەستم لە حکومەتە حکومەت تا چەندە بە تایبەتی شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان کە پێیوەستن بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەوە تا چەندە هاوکارن هەم لە دابینکردنی زەوی هەم لە دابینکردنی ئەو بودجەیە کە پێویستە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە من لەسەر ئەم مەوزوعی فەنی قساکەم ینی بەڵێ ئەمە ئیداریەتەکانی ئەمێنێ لەگەر شارەوانی و لەگەر مەحافەزە و لەگەر هاوکاری هەموو مؤسساتی دەولە لەگەر پێکەوە ئاکەنەوە اینجا ئیشی ئیداریەتەکانن لە جایەکە لەمانەی فەنی قساکەم بەڵێ دکتۆر ئومێد دەکەین ئەو بابەتی داریانی کەوا ئاماژەی پێدەدەیت جێگەی خۆی بگرێت ئەو ماستەر پلانی کەوا داسانڕشتووە بۆ گەشەساندنی شاری کەرکووک لە جێگەی خۆی دابێت و هاوکاریەکانیش لە جێگەی خۆی دابێت ڕەنگە بەباشی لە مەبەستی پرسیارەکەمان تێنەگەیشت بێتی زۆر سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بۆ دکتۆر مازن عەبدولوهاب کە بەڕێزیان وەکو سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی کەرکووک لە ستودیۆی کەرکووکەوە لامان ئامادەبوون سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ئامادەبوونێت